دەچینە مووسڵ لەوێش دەچینە ماڵی عەبدوڵڵا فەتحی کە یەکێکە لە ئەندازیارەکانی ئەو شارە و تەمەنی 74 ساڵە و ئەوەندە خۆشەویستی بۆ کارەکەی و بۆ مووسڵ هەیە هەرچی بینا و شوێنی گەشتیاری و شوێنە تایبەتەکانی مووسڵ هەیە بە شێوازی بچووک بچووک دروستی کردوونەتەوە لە نێو ماڵەکەی خۆیتاواتە ئەگەر تۆ بڕۆی سەردانی ماڵی عەبدوڵڵا فەتحی بکەی وەک وایە گەشتێکی جوانت بەناو مووسڵا کردبی و هەموو شوێنەکانی ئێوەیە بینی ئەنجا ئێمە فیچەرێکمان بۆ ئامادە کردوون با پێکەوە بینەری بین. ئێرە مووسڵی کۆنە وەکو دەبینن زۆربەی باڵەخانەکانی بەهۆی شەڕی داعشەوە ڕووخاون. لەم شارە ئەندازیارێکی خانەنشینی خەمخۆر هەیە کە دەستی بە پرۆژەی دروستکردنەوەی مووسڵی کۆن کردووە بە شێوەی بچووکراوەیی. کاتێک دەچیتە ماڵی عەبدوڵڵا فەتحی ئەندازیاری کشتوکاڵی خانەنشینکرا و هەست دەکەی لە ماوەی کەمتر لە 10 خولەک تەواوی شاری مووسڵ گەڕاوی. أول ما جت الفكرة بعد التحرير بعد تحرير مووسڵ ئەم بیرۆکەیم دوای ئازادکردنی مووسڵ بۆ دروست بوو. کاتێک پیاسم بە مووسڵی کۆندا دەکرد دەمبینی هەموو باڵەخانەکان ڕووخاون کە لەگەڵ ئێمەدا ژیاون لە تەمەنی گەنجیەوە لەگەڵ ئەو باڵەخانانەوە ژیاوین. گوتم بۆچی ئەم باڵەخانانە وەکو قەبارەیەکی بچووک دروست نەکەمەوە بۆ ئەوەی نەوەی نوێ بزانن ئەگەر ئێستا من بە تۆم نەگوت بە باڵەخانەی ئەحمەدیە لەکوێیە نەتەزانی. ئێستا لە ڕێگەی پرۆژەکەمەوە ئەگەر نەمایشی بکەن هەموو کەسێک دەزانێت باڵەخانەیەک هەبوو بە ناوی ئەحمەدیە کە بەشی ناوخۆیی قوتابیان بوو. مڵکی ئەوقاف هنا عمارة يسمونها أحمدية مع الطلبة قسم داخل الطلبة تابعة للأوقاف. عەبدوڵڵا فەتحی هەموو ڕۆژێک چەند کاژێرێکی ڕۆژانەی بۆ دروستکردنی باڵەخانە بچووکراوەکان تەرخان دەکات. دەیەوێ تەواوی باڵەخانە بەناوبانگەکانی ئەم شارە بە بچووکی بداتەوە بەرچاوی گەنجانی ئەم شارە. ئەو لە دار و بەرد و ئاسن و سیکۆتین و بۆیاغ باڵەخانەکانی دروست دەکات. هەر شتێک لەسەر شەقام بەرچاوم کەوێت دەیبەمەوە و دەڵێم بۆ شتێک بە کەڵک دێت یەکسەر هەڵی دەگرمەوە. هەندێک جاریش لە لەنگە هەندێک لە پێداویستیەکان دەکڕم. هەندێک چوارچەوەی پلاستیکی بەکار هاتوو دەکڕم کە بۆ دەرگا و پەنجەرە بەکار دەهێنرێن. دایان کڕم و هەڵدەدەم بەکاریان بێنمەوە. ئەم ئەندازیارە لەو کاتەی دەستی بە پرۆژەکەی کردووە تاوەکو ئێستا زیاتر لە 15 باڵەخانەی مووسڵی کۆنی دروست کردوێتەوە کە بەهۆی شەڕی داعش ڕووخاون. يمكن حوالي 15 تاوەکو ئێستا 15 باڵەخانەم دروست کردووە. باڵەخانەی ئەحمەدیە و باڵەخانەی پارێزگا، زانکۆی مووسڵی گەورە، باڵەخانەی دکتۆرێک بە ناوی ژیان من دروستم کردووەتەوە کە ئێستا ڕووخاوە لە تەنیشت نەبی یونس. هەروەها باڵەخانەی تومام دروست کردووە کە لەسەر شەقامی غازی بوو. باڵەخانەی عوبەید خەسابم دروست کردووە. باڵەخانەی حەدبا کە دەکەوێتە سەرەتای شەقامی نەجەفی دروستم کردووە. هەروەها هۆتێلی مووسڵم دروست کردووە دوای ئەوەی ڕوخێنرا لەگەڵ نەخۆشخانەی گشتی شاری مووسڵ. بۆ دروستکردنی ئەو باڵەخانانە وێنەی هەندێکیانم لە ئینتەرنێت وەرگرتوون و لەبەرەوە وێنانە دروستم کردوونەتەوە. ارجع على الانترنت اخذ الصورة مال الانترنت وارجع على الصورة اسويها. هەست دەکەم بۆ ئەوە دروست بوومە کە شتێک لە تاریکیەوە بگەڕێنمەوە بۆ ڕووناکی. هەست دەکەم بەشدار بوومە لە ئاوەدانکردنەوەی
ئەو باڵەخانانەی کە ڕووخاون و ژێرگڵ کەوتون بەڵام من دەرم هێناون بۆ ئەوەی نەوەی نوێی شارەکە زانیاریان لەسەر شارەکەی خۆیان هەبێت. مێژووی دروستکردنی شاری مووسڵ دەگەڕێتەوە بۆ 1800 ساڵ پێشزین. لە زۆر سەردەم و شارستانیەتدا شاری گرنگ و ویلایەتی دەوڵەت بوو. لە ساڵی 2014 کاتێک داعش سەری هەڵدا مووسڵی بە پایتەختی دەوڵەتەکەی ناساند. لە ماوەی 3 ساڵی شەڕی داعش لە مووسڵ زۆربەی باڵەخانەکانی ڕووخان. ئێستا وردە وردە لەلایەن ڕێکخراوەکان و حکومەتی عێراقەوە نۆژەن دەکرێنەوە.